حاليا ئەو نەوتۆشتەی من لە سەیدەلوی ئەسنا ناوی هاتۆتە ئیسا منە بێ دانیشم لە پەرستاری بخوێنم کە پارەکە بە 92 تەلە بچۆتە پەرستاریەوە ئاخە خوای گەورە ئەوە قبول ناکە لێیان بە 92 بچمە پەرستاری بخوێنم یانەوە تا بێ بڕێ پارە بدەم لە بەرامبەرەوە ئەو پارە بچێتە گرفانی ئەوانەکە بۆ خوێندنی باڵەش سەرف ناکرێتەوە هەڵێگرم بۆ خۆیان بۆیە کورسی پاراڵێڵیان زیاد کردو حکومەکانیان گشتی داگردووە بەس تبعامی هەولێر 44 کورسیان لاداوە باش ئەوانە لێنە من نەوتونەکان چاکن ئەی 98ەکان چی لەوانەکەن چی لە 97ەکانەکەن چی لە 70ەکانە چی لە 80ەکەن تاکە ئەم خەترێت لە تەلەبەکانەکەن وا 59 کەس ئەو 50 کەسی چاکر باشە بەس ئەتوانێ تبعامی هەولێر 50 کەسەکەیان بۆ وەرگێ ئەی سلێمانی ئەی کورسیانی بەتاڵە لە دووەک و زاخۆکۆیە ئەی چی لەی سەیدەلی و ئەسنانەکە ئەی 98ەکانی هەمووەکە ئێمە یعنی سا من ڕەنجی 12 ساڵی خوێندنم بە ماندووبوونیەتی بە چی زەحمەتە خوازانێ من ئەو دەرەجەم بەدەستێنە ئەوانش ئاوای لەکەن هیچ بڕوامان پێێنێ ئەگە بڕوایمان پێ بووە ئێمە نهاتینەوە سەر شەقامەکان ئەوان بەس بۆ نەوتنەوەکانیان چاکردو تاکو لە کۆبوونەوەکانیانە ئاوێت ئێمە کێشەی نیمرە بەرزەکە چاکەین نیمرە بەرزەکە مە بەسی نەوتنەوە بوو کێشەی نەوتنەوەکانی چاکرد ئەی 98 ئەی 70 چی لێکە ئەوان پڕکێنکەنە سەر خۆیانە 98ەکە من ئیسا تەلەبە لەگە پارەکە 92 وەری کردو ئیسا بێ من ئیمساڵ بە 98 بچمان پەرستاری بخوێنم کە هیچ حەزم لێ نییە کە ئەگەر یەکی حەزی لە بەشێنە بێت چی مەجبورە دانیشە 4 ساڵ بۆی بخوێنێت لەو بەشی خۆمان زیاد لە 100 لە بێتان هات 45 فۆڕم هاتوو بۆ مەکتەبی ئەمە یعنی لە دەرەجەی 60 وەرەگیری ئەو کەسێک کە 88 هەیە تەنها لەم پەیمانگە وەرەگیریە بە پاراڕێڵ یعنی تۆ 88 هەبێ زانکە وەرنەگرێ ئەمە چ حەقێکە اینجا ئێمە تەنها تەنێت تەلبەمە هەدای فۆرمی ئێوارانێکە کە دەرجێ لە 60 کەمتر ئەم ساڵ فۆرمی ئێوارانیش وەرناگیرێ بۆ ئێمە یعنی ماقول نییە ئێمە 3 ساڵە دەرسی زمانەکانە خوێنین تەنها ئەتوانین بچینە یەک بەش یعنی لە هەموو بەشە یەک بەش بۆ ئێمە کراوە یعنی بەشی داوا لە قوتابیانەکەم بەشی پیشەی ئەوانیش بن هاوکاری ئەوان بکەن و داوای مافی خۆشیان بکەن من کۆنمرم نەوەیە بەڵام لە پەیمانگا ناوم هاتوۆتەوە و بە پاراڕێڵیش یعنی ماقول نییە کە یەکێت لەبەی نەوە بێ و بە پاراڕەڵ بچێتە پەیمانگایەک بەڵام ئێمە لێرە تەنها نەهاتوین بۆ نەوەیان 98 ئێمە هاتووی مافی 75ەکانەکەی مافی 85ەکانەکەی ساڵانە من لە پەیمانگا بنەوە بێ بڕۆم ساڵی ملوێن و نیو بم خۆمان خوێندکارین خۆمان مەسرەفمان هەیە ماقول نییە تۆ هەوڵ بەی دەرەجەیەکی زۆر بێنی تۆ بڕۆی بە پارە بخوێنی لە پێناو چییە؟ تکایە داوای زیادکردنی کورسی سەرجەم بەشەکانەکەین داوا لە سەرجەم خوێندکارانەکەین چونکە تەنها ئەوەی لێرەیە ناڕازی نیە سەرجەمی ناڕازیە داوا لە سەرجەمیانەکەین بێنە ئێرە ناڕزایی دەربڕین بەڵکو ئەبێ بۆمان چاک بکرێتەوە منەوە 6.667 هەیە تەنها بۆ نمرەکەی خۆشم قسە ناکەم من لە شیکاری هەولێر ناوماتۆتەوە لە کاتێکە پارێکە لە دەرمانسازی سلێمانی و نمرەی من وەرگیراوە داوای زیادکردنی کورسی سەرجەم بەشەکانەکەین وەزارەت ئەڵێ نمرە بەرزە باشە نمرە بەرزە تۆ چ وەزارەتێکی پلانێکت هەبێت